كارە خێر بێنە و سپاس من ئافرەتم دروست ناوم بە خوێنەوە خۆنەگینا بوو ساتێ بۆستاین بۆ گیانی پاکی ئەو ژن و کچانەی بۆی باس کرد و زۆر کاشنەکان لە چاوەڕوانیە گەرمە ڕاقی ژنەیان کوژێت ئەکوژرێن ئەم شانۆیە بەس لە معاناتی ئافرەتانەکات کە ئەتوانین بڵین هەمویان لە چیرۆکێکی ڕاستی و وەرگیراون ئەویشەوەی کە چەندەها کێشە چەندەها توندوتیشی بەرامبەر ئافرەت ڕوبەڕوومانە بێتەوەوانە ڕۆژانە یان با بڵین هەموو کاتێک ئەم نمایشە وەگوت من باز لە معاناتی ئافرەت دەکات بەڵام لە کۆتاییە ئێمە توانیمان و پەیامە بگەینین کە ئەگەر ئێمەی ئافرەت هەمومان بە کۆمەڵ بتوانین بەرەو یەک ئاسۆ بڕۆین ئەوە هیچ شتێک و هیچ کەسێک ناتوانێت زەفەرمان پێبەرێت. لە هەڵمەتی نیشتمانی بەرەنگابن تونوتیژی دیژنان ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجەدام و دەستگا ڕسمیەکان ئەم 15 ڕۆژە بەرزڕ ئەگرن ئەمە بە کاری دووهەمی ڕێکخراوەکان بوو کە لە پارێزگای هەڵەبجەکرا ئەنجامدانی شانۆگەریەک بوو بە ناوی شانۆگەی ڕەشی سپی کە بەریتی بوو لە معانات و کێشەی ئەو ژنانەی کە ڕوبەری تونوتیژیە بنەوە بۆیە لەنا ئەم شانۆگەریانە پەیامێکن بۆەوەی کە بتوانین دووبارە جارێکی تر کۆمەلگا بەرەو هەڵسانە و بڕات و تونوتیژی ژنان کەم بێتەوە و ژنانیش لە سەرپێکانی خۆیان بۆستن بۆیە ئەمەش لە درێژی و چالاکیانێکە بۆ هەڵمەتی نیشتمانی 25 نۆڤەمبەر ئەنجام بدرێت.